نظری ماسلۆ ئەگەر مسەلەسێک ڕەسم کەی دوای خەت ئاوا بچێشی سێ چوار خەت ببێ بە 5 خانە، خانەی یەکەم کە لە خوارەوەی پێ ئەڵەیە پێی ئەوترێ فسیۆلۆجیکەل نیدس، پێداویستیە فسیۆلۆژیەکان، پێداویستیە ضروریەکانی ئەم کەسە خۆی. اینجا ئەو نەزەرەکەی وایە ئەڵێ هەموو ئینسانێک لە سەرەتاوە هەوڵەدا بۆ ئەم پێداویستیانە تەمینکردنی ئەم پێداویستیانە، وەکو هەناسە، ئازادی هەناسەی، خۆراک، خواردنەوە، جنس، جایسە تەواو لە وڵاتی ئێمە کارەبا، ئاو، دەرمان، ئەمانەشی هاتۆتە سەر. چونکە لە وڵاتی ئێمە ئێستامان هەمووی ضروریاتێکن. باش ئەمە یەکەمیان ئەم پێڵە سولەم، یعنی پەیژەکانی ماسلۆ، قادرمە یەکەمی بریتیە لە فسیۆلۆجیکەل نیدس، یعنی پێداویستیە سەرەکیەکانی فیزیکی کە جەستە پێویستی پێێتی. دوای ئەو پەیژەی دووهەم یان قادرمەی دووهەم پێوترێ سکوێرەتی نیدس، یعنی ئەمان. ئەو کەسەی کە جارێ برسیەتی هێشتا پێویستی بە ئاوە، دەستبەرداری ئەمانی خۆی بێ لە پێناوی خۆراک پیاکە، بۆیە خەڵک زەلیلە بن بە کۆیلە لە بەرخاتیەوەی بژین، چکە پێداویستیەکەی یەکەمیان سەرەکی ترە. ئەما ئەو کەسێک کە دێتە سەروتر خواردنەکانی تەمین کردووە پێویستی بە ئەمانە، ئەمانی ژیانی کە هیچ نەیکوژێ، ئەمانی سەرۆت و سامانی موڵچی بۆی کەس نەیدزێ، ئەمانی ژیانێکی کامەرانی خۆی کە کەس پێشێلی نەکە، ئەمانێکی تر هی ئازادی خۆی، ئازادی دەربڕینی، ئازادی کۆبوونەوەی، ئەمانە. یەکێکی تریان دوای ئەمەش کە ئەمەی بۆ تەمین بوو، یعنی ئەطعەمەهم من جوع وئامەنەهم من خەوف، دوای ئەم دوای بۆ دروست بوو ئەگەڕە بە دوای ئینتیمایە. ئەنجا حەزەکە خۆی بزانێ ئینتیمایەک بدۆزێتەوە کە لەگەڵ دید و تێڕوانینی خۆیە گونجێ. دینی ئەبێ بە دینی، قەبیلەیە چێ ئەبێ بە قەبیلە، یان ئەچێتە حیزبێکی سیاسی، ئینتیمایەکی قەومی گشتی هەیە، یان لە ڕێکخراوێکە ئیشەکە، یان حەزی لە تۆپی پێەیە ئەڕوا ئەچێتە تیپێکەوە. لێرە ئەنجا ئەگەڕێ بۆ دۆزینەوەی پەیوەندیەکانی کۆمەڵایەتی خۆی، social affiliation needs. ئەنجا ئەم پێداویستی کۆمەڵایەتیانش دیسان بەشێکە لە پێک هاتەی ئەم کەسە. کاتێک کابرا خواردنی نییە، تۆ پێی بڵێ وەرە لە سەرێ یارمەتیت بدەم بۆ ئینتیما بکە لەگەڵ ئێمەوانە، هەڵە بە ئەمن ئینتیمای سیاسی چی بکە هەڵێن وەرە ببە حیزبەکەی ئێمە، هەڵە بە بچمە حیزبی چیەوە کە من ئێستا نان نییە بیخۆم، بەڵام پارتیوێکێتی چیەکە نا وەرە حیزبی ئێمە و نانەکە تەمین کە هەوەیەکی ئێمە هەڵگرە بەرگری لێکەین و خەمن نێت ببە بە ئاسایش، یعنی بزانە ئیستیغلالکردنی چۆنە. حیزب لە وڵاتی ئێمە ئیستیغلالی هەموو خێر و خێراتێک و قوتی جیلەکانی داهاتوژنەوەکانی داهاتوژەکە لەبەر خاتری ئینتیمایەکی حیزبی فاشل. چکە ئەم کەسەش کە لەوەر خۆراک یان لە ترسا چێ ئینتیما بۆ حیزبەکەکە، ئەوەندە مزەحی نابێ بووی، چونکە ئەمە بە دافعیش عەقایدیەوە ناڕوە، لەبەرەوە عەقیدەی قیتالی تیا دروست نابێ، هەر موچەخۆر و مشەخۆرە. لەم پێداویستیانەی ترەوە پێداویستی کۆمەڵایەتیەکانی کە پێویستی بە گرێبەستی کۆمەڵایەتی هەیە، گرێبەستی هاوسەرگیری هەیە، بە خزمایەتی هەیە، بە کەسوکار هەیە، بە ئەو ئینتیماعاتانە، ئەمانەی وەردە تەمینەکە. ئەچێتە هەنگاوێکی تر پێوترێ پێداویستی ڕێزلێنان. ئەم کەسە احتیمالی کردوتە سەر خۆیان خۆراک و خواردنەوە و مەسکن و زەواج و خێزان و مناڵ و ئینتیمای خۆی هەمووی تەمین کردو ڕەنجێکی باشی داوە. پێویستی بەوە هەیە خەڵک ڕێزی لێنێ. ئەمجار ڕێزلێنان ئەشێ ناوێک بێ، پێڵەن وەڵا ماشەڵا بەو گەنجێتی بۆ بە ڕیشسپی قەومەکە، ئەمە ڕێزلێنانەکە. یەکێکی کە خەڵاتێکی ئەدەنێ، یەکی کە مەقالەیەکی بۆ بڵاوکەن لەسەر ئەو، یەکێکی کە ڕسمێکی دەرەکەوێت، یەکێکی تر هەروەها ئەمانە پێیان وترە تەقدیر الذات، یعنی کۆمەڵگەکە قیمەتێ بۆ ئەم کەسە دائەنێ. ئەنجا کە ئەمە ئەگاتە ئەم ئاستانە، ئاستی فسیۆلۆجیکەل نیدس، بڵێن پێداویستیەکانی ژیان و پێداویستەکانی ئەمان و پێداویستەکانی ئینتیما و پێداویستیەکانی تەقدیر و ڕێزلێنان و قەدرگرتن،
ئەنجا مەجالێکی باشی بۆ کرێتەوە بۆی ئیسپاتی جەدارەتی خۆی بکە، تحقیقی ذاتی خۆی بکە، یعنی ئەی سەلمێنێ و ئەی چەسپێنێ کە منیش وجودم هەیە، کاریگەریم هەیە لەو کۆمەڵگێ. هەموو کەسە ناگاتە ئەم پلێ، چونکە خەڵکێک هەیە داما و هەر ئەژی و 16 ساعت ئیشەکە لەبەر خاترەوەی خواردن پیاکە بۆ ماڵ و مناڵی، هەرچی شتێکی تری پێ بڵێ وەزانە بەیت و بالۆرەی بۆڵی گوێ بە هیچ شتێ نادە. یەکێکی کاڵن ئەو تا ڕسمە دەرکەوتووە، ئەو سەرزادیان کردو ڕسمی تۆشی تیا دەرکەوتەوە لە کۆرە بابە هەموو پاروێنان ناهێن، براوە لە زیاتیەوە 10,000 دینارم بدەن، چونکە ئەم کەسە پێداویستەکانی خواری تەمین نەکرد، پێداویستی ئەمانی تەمین نەکرد.